دوای دەرکردنی ئەو مۆڵەتە ئەو هاوڵاتیە بڵێن لە حاڵەتێکە بێ شتێکی دیکە بکڕێ ئاساییە هاوڵ بە چەکەکان بکات بەتێکی دوایەوەی کەوا موافقات وەرەگرێت لە ئێمە مەسەنە لێ کاکە منم چەکەی خۆم ئەگۆڕمەوە بە چەکێکی دیکە یاخود چەکەکەمە دەمە کەسێ در ئەوە تۆماریەکە من چەکێ دیکە ئەکڕم بۆ خۆم و دایانێم ئەو کاتە توانێت چەکەی خۆی بداتە یشە دیکە ئەو چەکە تازای نوێی تۆمار کاتەوە سەر لەنەوە ڕقەمەکەی گۆڕێن و ئیجازەکەی بۆ تازەواکرێت ئەو چەکانی کەوا مەسموح نییە بەڵێ تۆمار بکرێت ئایا ئەوانەی کەەوە لە سەردەمی ڕێی باشسا دەستکەوت و دوای پرۆسا ئەوانە شەگرێتەوە ناوانە ناگرێتەوە ئەوانەی چەکانی کە تۆمار کراوە بلێن لە قاعدەی بیاناتەکە و چەکانی حکوومەتە چێکەکانی ئەوانەی مووسڵ یاخود تکریت ئەو شۆنانێکەوە کەوتە ژێر دەست کۆنتترۆلی داعشەوە چەکی هەبوو ئەو چەکانە لە ضمنی قاعدەی بیاناتە لە بەرەوە مڵکی حکوومەتە کڕیوێتی لە دوای 2023 حکوومەت چی چەکێکی کڕیبێتەوە زیعی کردوێتە هێزانامنیەکانی ئەو چەکانە لە ضمنی ئەو قاعدەی بیاناتەیە نابێت لە ضمنی ئەوانە بێ جگە لەو چەکانەی تر خەڵک ئازادە هەرچی چەکێ بێت توانێت تۆماریکە یەک کەس تەنها بۆی هەیە یەک چەکە وەک لێناتوان دوێ دەکات نه هەر کەسێک چەکێک